فێر بن و ئیرادەتان بە قووت بێ حرەکەتێکی زاهیدانە بەم ڕەوتە دروست بکەین. زاهیدانە لە خۆراکمان، زاهیدانە لە پۆشاکمان، زاهیدانە لە ناو دەرکردنمان، زاهیدانە لە پلەپۆستمان، زاهیدانە لە ژیانمانە. تۆ زاهیدانە شوو بکە، زاهیدانە تۆ ژن بێنە، بزانە خوای گەورە چەند بەرەکەتی خاتنەوە. برانی بەڕێزم، بەخوا ئەمە بەس بۆ بیرخستنەوە بازەکەمەوە. من ژنم هێنا، خوای گەورە ڕسووری دنیا و قیامەتی کا لەگەڵ ئافرەتی مسلمانانە. ئەم ماڵە بەڕێزەی کە من ئەو کچەم لێ خواست ئەوان دەوڵەمەندتر بوون لە ئێمە، خانووی خۆیان هەبوو، دوو خانووشیانە. ئەم ئافرەتە بەڕێزە کە شووی بە من کرد، بە قازیەکەی ودوتی من مارەیەکە هەر قورئانێکە و هەرەوەندە قازیەکە تووڕە بوو، هەستایە سەر پێ دوو شاهیدیشی لەگەڵ بوو. ئەفەندێک لە مەحکەمەوە هاتوو، کافرێکی ملحید خوای زانێ، وتی ئەمە چییە؟ ئەمە لە چ زەمانێک ڕوویدا؟ منش کاوبوویەکم لە پیا بوو، قۆڵم نیو قۆڵم لەبەرا بوو، ڕیشم تاشی بوو، بە قاچاق هاتبوومەوە. وتی ئادێ کامێ زاواکە؟ هەڵا منی بینی کوڕێکی سپۆرت. وتی ئادێ کچەکەشم بۆ بانکن. کچەکەش ها کچێکی مەحەجەبە. وتی نایکەین، ئەمە ناکەین، ئەمارەیە ناکەین. هەستا ڕۆیشتە دەرێ و چۆنە بە هیچ زێڕیتیان ئێمە لە ماڵێکەوە هاتووینە سەر کیلۆیەک زێڕ مارەیەکەی بوو. برایەکیشم ڕۆژت گرتیەوە لە حەوشەکە و قوربانجان ئەو مستیلەکەمدایە خوجارەوە خاتەمەکەی لە دەستایە. لە سەر ئیسێمارەکەشە نووسین نەزە مسخاڵچی مشکلێکی تیانی و هەڵا گێڕانەوە. بەڵام من هەر بڕام بە مارەیەکردنەکەی ئەوانە هەر نەبوو. دوای لای مامۆستایەکی بەڕێز هاتوو خوار بیهێڵە، ئێستاش ماوە. وەختە کە مارەی کرد لێم و وتی وەڵڵا برا من ئەمەم هەر لە زەمانی سەحابەت دیوە. ئەم ئافرەتە بەڕێزە خوای پەروەردگار ئیماندارەوە الحەمدوللا، لە منیش بەخوا ئیمانی قایمترە. ڕۆیشتین قاچاغەڕێ، ڕۆیشتین گەیشتینە پشت خوڕماڵ، پشتی ئەحمەداوە، ڕۆیشتین پێڵ گەڕین بەو شاخە لەوێ وتم تخواژنە دانیشە با بزانم چەندی تێچوو. ئەم مەسروفەی کردومانە بۆ زەواجەکەمان 63 دیناری تێچوو. هی ئەو کاتە ئەو باسی ساڵی 1984ەکەم 63 دینار. ئەوەڵ قەیشی تەمان لە دەستا باڵقەکەش هەر زوو فرۆشمان لە ڕێگای پاکستان، چکە هیچمان پێ نەمابوو کە گەیشتینەوێ. ئێستا ئەگەر خوای پەروەردگار لێمانی قبوڵ بکە، ئەم ماڵە ماڵی ئەو ئافرەتەیە، بەرەکەتی ئەو مارەیکردنەیە، ئازایەتی ئەویشە. ئێستا 4 مناڵمان هەیە بە فەزلی خوای پەروەردگار. یەکێکیان گەورەکە بە فەزلی خوای پەروەردگار ماجستێری لە سەیدەلە هێناوە، شادەی 6 مانگی کەڵەشاخی هێناوە لە بەریتانیا، پاشان سەیدەلەی بردو بەڕێوە. ئێستا سیاسی دەولیە خوێنێ، دراساتی ئیسلامی فەڕەنساشی خوێندووە. 3 مناڵ و مێردی خۆشی هەیە. نمونەی تێکۆشانی ئافرەتی مسلمان و جددیە بە فەزلی خوای گەورە. ئەوانی تریشان وان سیانەکەی تریش. ئەم بەرەکەت و خێرە لەم زەواجەوەیە، لە پارسەنگ ڕاگررتنی ماڵەکەوەیە. ئێمە ئەگەر کێشەمان لەسەر ئەوە بواە بڵین 6 تاک بازنگی بۆ بکەین یا 4 یا 6 یا 10 یا 20، دوایی ئەو کاتە خۆمان معاناتەکەمان لە ماڵەوە ئەچێژ. لە ژیانیشمانە دەوڵەمەند بووین و فەقیر بووین و دەوڵەمەند بووین و فەقیر بووینەوە، پارەمان دەستکەوت 6 تاک بازنگم بۆ کرد و بە دیاری دامە لە 22 حوتا کە مارەم کردبوو. وەختێکیش کە نیمە ئەو مەسروفی منەکێشێ، تەواو ژیانەکەشمان بەم ئاسوودەیە بینە سەر ژیانێکی زاهیدانە ژەژین. هەر پارێکیشی دەست بکەی خۆش زای بدات، وڵێ ئەچم بۆ حەج، ئەچم بۆ عەمرە، یا ئەوە پارەیە قەرزیشی کردووە، ئەوە پارە کتێبەکەی پێچاپ بکە. کرێخانەکەش ئەوەیدا. باشە ئێمە بۆچی زەواجێکی مسلمانانە دروست ناکەنەوە؟ ئێوە